یەک یاری یەک لعبە یەک گەیم توانیوێتی بە گچکە بە گەورە بە وەسەط بە کاملی گۆی زەوی لە ئەفریقیای لە ئەمریکای لە ئوسترالیای لە نازام ئێرە چەندەرە لە ئاسیای لە کوردستان لە ئێران لە کنجەماعەتی بوو بابای لە ئەمازۆنی لە هەموو جێجی تەنان لە کنێو کەسانی لە ناو ژی داچیان دەیانێت بێنە دەرێ لەکن هەمویان دەناسرێت ئەویش یاری گراند فێفت ئاتۆ فایڤە کە بە کوردیەکەی خۆمان پێی دەرێن یاری درایڤەرە کە درایڤەریش نییە کە یاری GTA 5ە بەس نازانم لە کوردستان بەو یاریە تا ئێستا دەرێن درایڤەر دەزانم لە بەس پێ دەرێن درایڤەر لەبەرەوەی ئەوە درایڤەر بوو کاتی خۆی بەڵام ئەو درایڤەرە زۆر بەناوبانگ بوو بەڵام نازانم لەوە تا ئێستا هەبەوەی دەرێن درایڤەر مهم بە کوردی پێی دەرێن درایڤەر هاوڕێیان و خۆشەویستان خوشکان و برایان ladies and gentlemen بەخێر بێن وێڵکەم مەرحەبەن ئیلا خوێندنەوەی ژیری بۆ یاری گراند فێفت ئاتۆ 5 گەر حەز لێ ئۆتۆمبیل لێخوڕی ئاسانە GTA 5 بکە گەر حەز لێ بچێ پشت سەیتەرەی یان بچێ سەر گۆیژەی ئاسانە GTA 5 بکە گەر حەز لێ وەکچی کەرە بەشەرەکی بەناو خەرچیکەی هەموو خەرچی بکوژی ئاسانە GTA 5 بکە گەر حەز لێ بچێ دیسکۆی لە ئەو خانمە بەڕێزانێک کە بە حورمەتەوە کاری دەستفرۆشی ناکەن تەنیا پێتی پیشان دەدەن ئاسانە GTA 5 بکە گەر حەز لێ لە خۆت دانیشی هیچ نەکەی ئاسانە GTA 5 بکە گەر حەز لێ سیباقی بکەیت ئۆنلاینی بکەیت سیارەی دیکە لێخوڕی قماری بکەیت هەرچی خوای گەورە پەروەردگار لە ئاسمانی گەورەوە پێی ناخۆشە لەسەر زەوی ئەنجامی بدەیت دەتوانێت لەسەر زەوی ئەنجامی نەدەێتانی لەناو GTA 5 ئەنجامی دێت بۆیە GTA 5 بکە خوشکان و برایان هەر کاتێک نەتانی شتێکی لە دنیا ڕاستەقینە ئەنجامی بدەیت ئاسانە GTA 5 بکە هەرچ دەکەی لەو دنیای کەس نارێ مارە دەچێت پۆلیسیش ناتگری لە خۆ دەتانی هەموو شتەکان لێرکوانە بکەیت و کەس نارێ مایش دەچێت لێ ئاسانە GTA 5 بکە خۆشەویستان و بەڕێزانم ئەو یاریە بۆ تەمەنی سەر و 18 ساڵانە تەمەنی جەنابەت چەندە بێزەحمەتەوە گەمەی دەکەی 12 13 ناتانێ گەیم بکەی بەڵام چونکە لە کوردستانی بەخێر بەتانێ گەیم بکەیت دەزانین لەتوانین گەمەی بکەیت لە کوردستان چونکە بەڕاستی لەناو حکومەتی کوردستان بەشەکمان نیە بەنای گەیمینگ تاوەکو بتوانین ئەو یاریانە بە قانونیە بکە لێ لە کوردستان تەڵبگەخانەیە بەخێر بێ دەتوانین GTA 5 بکە شتێکی لەناو دنیا گەیم کە GTA 5 ئەنجامی دەیە هیچ گەیمەکە ئەنجامی نەدەیە تەنیانەت ئەوە ئەنجامی نەدەیە ئەوەش ئەنجامی نەدەیە ئەوەش ئەنجامی نەدەیە ئەوەش ئەنجامی نەدەیە کەس ئەنجامی نەدەیە ئەویش ئەوەیە کەوە دیاری GTA 5 لە پلەیستەیشن 3 بڵاو کرایەوە دیاری GTA 5 لە پلەیستەیشن 4 بڵاو کرایەوە یاری GTA 5 لە بۆ پلەیستەیشن 5 بڵاو دەکرێتەوە سێنەوەی کۆنسۆڵ GTA 5 بڵاو دەکرێتەوە تەنانەت ڕۆکستار وەکو مانگایەک سەری GTA 5 دەکە هەر دەیدۆشی پارەی لێبەردەداتەوە ئاخری مانگایەکە مانگە نارێ مانگە دەرێ بە نازانم چیانە بەس مهم ڕۆکستار دەوێت ئەوها تەماشای GTA 5 دەکات دێ پارەی لێبەرداتەوە چونکە پارەش خەیاڵی قازانج دەکات چونکە GTA 5 تاوەکو ئێستا توانیتی 6 ملیار دلار داهات کۆکاتەوە هیچ یاریەک لە مێژوودا نەیتوانیوە 6 ملیار دلار داهات کۆکاتەوە لەبەرەوەی 6 ملیار دلار داهات پارەش خەیاڵیە زۆری یاریەکان دەتوانن لە نێوان 200 میلیۆن دلار تاکو 500 میلیۆن دلار لە مێژووی بڵاوبوونەوەیان کۆکەنەوە بەتایبەتی یاریە تریپل ئەیەکان وەکو God of War وەکو هۆرایزن وەکو Gears 5 وەکو زۆربەی یاریەکانی دیکە زۆربەی ئەو تانەگەمەیە تەنە ئەو پەڕی دەگەنە ملیارێک دلاری ئەو پەڕی بەڵام GTA 5 لەبەرەوەی دەتانی هەموو شتێکی ناو بکەیت لەبەرەوەی کەس نایە مارە دەچێتە ناو GTA 5 6 ملیار گادێم دلار دەتوانی بە 6 ملیار دلاری هەموو کوردستانی بکڕی هەولێر سلێمانی دهۆت بە کاملی سیارەکانی ناوی خەکەکەش نازانم وەڵا خەکەش پێ دەیانە بەس مهم بە 6 ملیار دلاری دەتانی هەموو کوردستان بکڕی طبعا کوردستان بای ملیارەها دلاریە بەڵام لە خۆشی ڤیدیۆیەکی حەزنی قسانە بکەم ئەگە ناو قسانە هیچ معنای نییە هاوڕێیان با بێنە سەر ناوەڕۆکی GTA 5 ئایا GTA 5 باسی چ دەکات زۆر ئاسانە مایکل بناسە مایکل کابرایەک بوو لەگەڵ FIB کە دەکاتە FBI بەقەستی لەگەڵ FBI بەقەستی ڕێکەوتنەی کردکەوە دزیەکی دەکات لەگەڵ چەند برادەرێکی بەڵام لەوی خۆش بن و برادەرەکانی بگرن ئەویش لە خۆی ژیانێکی بەتەنیا بژێتە تا پارەش زۆر کۆکاتەوە بەڵام مایکل کابرایەکی دزە لێژ کوڕەکەشی جیێلە کچەکەشی لە شۆژ دەدەچتە ئاخری بۆ خێزانەکەشی خیانەت لێ دەکات ئەوە کارکتەری مایکل دەتوانانی بۆ کارکتەری لە بۆ خۆت گەمەی بکەیت فرانکلینی بناسە فرانکلین کابرایەکە دۆخۆی تاڵە دەیەوێتە عەسابە بەڵام نازانی کوبتە عەسابە لە ڕێگەی مایکل و لە ڕێگەی کارکتەری سێم کێشتە باس نەکردیە دەیەوێتە عەساب پارەش زۆر کۆکاتەوە
ژیانێکی خۆش بژی ترێڤەر بناسن ترێڤەر کارکتەری سینەما زۆر لە هەموو کوردستان لە هەموو جیهانەوە کارکتەرە خۆشەویستترین کارکتەرە لە ناو GTA 5 لەبەرەوەی کەسێکی کەرە بەشەرە هەموو خەڵکی دەکوژی و هەروەها لە یەکەم دەقەی هاتە سەر شاشەی لە ناو یاریەکەی خۆشەویستترین کارکتەری GTA 2 دەکوژیتن کەچی لە یاری لەو یاریەی کارکتەرێک لە دەقەی یەکەم و لە بیدایەتی گەمەکەی دەکوژێ خەڵکی یەکسەر هەموو تووڕە بوون ئەدی لەو گەمەی تووڕە نەبوون کە لە دەقەی یەکەم کارکتەری پاڵەوانی GTA 4 دەکوژی کە پێم وایە GTA 4 چیرۆکە لە GTA 5 باشترە بەزلۆ لەبەرەوەی سۆنیە لەبەرەوەی Last of Us خەر دەبی هجوم کات سەر Last of Us بەڵام ئەو هجوم ناکەنە سەر GTA 5 لێیە تکایە الله أكبر لا إله إلا الله هاوڕێیان وەکو لەم باسکردن سێ کارکتەر لەو یاریە هەیە دەتوانی بەیەکە چەند یاری بکەی دەتوانی بگۆڕی بچێت لە یەکی دیکە دەتوانی بەو کارکتەر یاری بکەی بە کەیفی خۆت دەتوانی بگۆڕی و یاریەکە زۆر بە جوانی پێمان دەرێ بە کامە کارکتەر لە خۆت یاری دەکەی بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا ژیر بۆ چوونی چێ لەسەر یاریەکە چکان بۆ هاتوێتە بەشێ ڕیڤیوی منی دەکەن ئایا ئەو یاریە توانێتی 6 ملیار دلار داهات کۆکاتەوە یاریێکی ئەوها بەقوتە چیرۆکەی ئەوها باشە یان یاریەکە تەنەکەی زبڵە یان گوی سڵێ یان ڕیخی عشتریە نەخێر یارێکی زۆر باش نییە پێشەوەی بچێ ناو کۆمنتی بنووسی ژیرە تو دەرێ GTA 5 یاریێکی باش نییە لۆ کو دەبی پێشەوەی ئەوها هەڵای دروستکەن لە کۆمنتی با تێتا بگێنم GTA 5 لۆ یارێکی زۆر باش نییە لە چاو داهاتێکە کۆی کوردیتەوە GTA 5 باشترین یاریە لە بۆ لێخوڕنی ئۆتۆمبیل نەخێر یاری باشترمان هەیە ئایا GTA 5 باشترین یاریە لە بۆ تەقەکردن نەخێر یاری باشترمان هەیە ئایا GTA 5 باشترین مۆدی ئۆنلاینی هەیە نەخێر بەس قومارکردنە مۆدی ئۆنلاینەکەی ڕاستان دەگوت مدعی تێدایە ئایا GTA 5 باشترین چیرۆکی هەیە لە ناو هەموو یاریەکان لێ 6 ملیاری کۆکریتەوە نەخێر یاری زۆر باشترمان هەیە تەنانەت هاوڕێیان GTA 4 GTA سانەدرێت GTA Vice City GTA 1 GTA 2 GTA 3 هەر هەمویان پێکەوە چیرۆکیان لە GTA 5 باشترە بەڵام GTA 5 لەبەرەوەی مۆدەکی ئۆنلاینی هەیە قومارکردنێکی یەکجار بێ معنای تێدا زۆرە و تەنانەت کاسینۆیش تێدا گەیمەرە تانی بستە ناو کاسینۆیەکەی بە پارەی ڕاستەقینە بچی پۆکەری بکە بچی قوماری ڕاستەقینە بکە لە ناو قومارخانەی ڕاستەقینەکە کاسینۆیەکە لێ پارەی خەیاڵی کۆ دەکاتەوە لە بۆ کۆمپانیای ڕۆکستاری بۆی ئاوڕێیان من پێتان دەڵێم GTA 5 یارێکی زۆر باش نییە بەڵام لەبەرەوەی قوماری تێدا لەبەرەوەی دەتوانانی ببیە هەموو کەسێک لە ناو یاریەکەی توانی ببیە هەموو شتێک لە ناو یاریەکەی لەبەرەوەی دەتانی هەموو شتێکی بکەی لە ناو یاریەکەی داکوبابە لەسەر سەر ڕانەوەستاینەوە شتە قۆڕانێنە ئەو گەمەی تاقی دەکەیتەوە ئەگەر نەداکوبابە دەبینن یەک شاپەر لێ دەدەن فرد دەنەدەرێ لە مارێ ئەو شتە قۆڕان لە ژێن ڕاستی تاقی بکەیتەوە ستۆریەکەی زۆر بەدڵ نییە بەڵام ستۆریەکی خراپیش نییە یعنی بۆ دەرەجەی خراپ نییە کە ئەم وەسپی دەکەم ئەم تەبعاً لە بۆ ڤیدیۆیەکەی زیاتر دابەزی مەسەریەکەنا ستۆریەکەی ئۆکێ تا ئەو ئێستا مەسەلەن زۆر کۆنێکشنمان دروست نبووە لە کنمان برێم وەڵڵی فرانکلینم زیاد لە هات خۆش نامێ هیچی بەسەر یاخود مایکل کارکتەرش زۆر بۆڕینگە زۆر ئیزعاجە تا کارکتەر لە ناو یاری تۆزە باگراوندەکەی لەوانەیە هەمومان تۆزە خۆشمان بووی ئەویش فرانکلینە ئەویش بەڵام بەو شێوازە نییە وەکو GTA سانەدرێز نییە کە CJ هەمومان CJ مان خۆش دەوێت لەبەرەوەی CJ غەدری لێکرا CJ زۆر شتێبی کە بەڵام ئەوانە کارکتەری ئۆکەینە وەکو ناڵێم وەکو کارکتەرەکانی یاری ئەساسن کریدن چکەوانە تەنەکەی زبڵن بەڵام ئەو یاریان ئۆکێ کاتە لە کۆتاییدا دەڵێم هاوڕێیان ئەگەر یاری GTA 5 دەکەی تکایە مۆدی ئۆنلاینەکەی زۆر خۆتی پەیوەندی مەکە چونکە لە ناو یاریەی لە مۆدی ئۆنلاینەکەی دەتانی بچی یەک مەزرعی دروست بکەی تریاکی لێناو بەخێو بکەی کۆکایانی پێ دروست بکەی ماریوانە تێدا دروست بکەی کە نازانم وەک قەدەغە لە کرێتە ئێستا وەروانە ناو یاریەی مۆدەکەیە بەلای هۆت کۆفی کە تێیدا لە خۆدەتانی مینگای بکەیت لە زۆر بە شوێنەکان ئەو مۆدە قەدەغە کراوە لە دەگوڵاتی و مۆدل لە پیسی زەماتی پیسی دەتان لە بۆ خۆیان ببینەوە هاچ بکەن و مۆدەی بەکاربینن کە ناوی هۆت کۆفیە ئەو ناوەکەشم پێگوتم بەڵام مەقسەدەمەوە نییە بچن لە دوی بگەڕن ڕاستە من زۆر بە خراپی دابەزی مەسەر کۆمپانیای ڕۆکستاری کە زۆر باسی ڕۆکستارم هەنەکرد لەبەرەوەی دانەبەزی مەسەر کۆمپانیای ڕۆکستارم خۆش دێ بەش نەوعاک لەبەرەوەی ئەو یاری لە بۆ من دروست کردیە کە خۆشترین یاری لە مێژودا ئەنجامدا کە پێم وایە کە لە باشترین یاریەکان لە مێژودا چونکە لێش گەیمەران داوا دەکەن تکایە کا GTA 6 با GTA 6مان لە بۆ دروستکەن یا ڕۆکستار کاکە لۆ GTA 6مان لە بۆ دروست ناکەێت هاوڕێیان و خۆشەویستانم هاتمە کۆتای ڤیدیۆ ئەو ڕۆژمان هیوام وایە ڤیدیۆیەکەتان بەدڵ بوو بیتکەوە ڤیدیۆیەکی تا جیاوازە کو دەبینین لە ماڵێکی خۆم و گرینسکرینە تازدام نەیە وا تۆپە یۆگایەشم کردێت پێم وا بوو کە ڤیدیۆیەکی سەرنجڕاکێش دەدەچی بۆ دەرەزەی و حەز نێ شتێکی تا جیاوازتان کەمەوە کە لە یوتیوبی کوردی نەکراوی طبعا نەرەی جیدەکەم کەسە ستایل تاقیکردەوە بەڵکو یوتیوبەری دیکەش هەیە بەو ستایلەی بەو تۆپەی بەو زەوەی ڤیدیۆیان کردی بەڵام ناڵێم دایانام هینەیە بەڵام حەز نێ بوو ڤیدیۆیەکی جوان و ناوازتانە بۆ دروست بکەم هاوڕێیان دەمەوێت لەبیر نەکەن کەوا من $10 دەبەخشمە ئێوە خۆشەویست دەتوانن زۆر بە ئاسانی لە ئینستاگرام
لە فەیسبوک لە تویتەر لە سناپچات لە هەم شوێنێک فۆڵۆم بکەن لەندە ژنامەش بنێری باشە تاکو ناویستە ناو لیستەکەی لە بەرنامەی سفر یەک ژیری هەموو پێنجشەمان کاتژمێر 12 ئەوڕۆ براوەی تا هەڵە بژێرم هەستانەوە ڤیدیۆیەکی لەو شێوازە لەسەر چ بابەتێکی بکەم تکایە لە کۆمنت بینووسن تکایە لاجی ئەو ڤیدیۆ دەبین بکەن زۆر سپاسی کۆمپانیای فاستینگ دەکەین لەبەر سپۆنسەریکردنی ئەو ڤیدیۆی ناوە تکایە ئەو ئۆفەرە نوێیەکانیان تاقیبکەنەوە سەری ئەو ڤیدیۆ بکەن خێرا گێگای زۆر بێسنوور ئۆفەری گەورە داشکاندنی بێوێنە تەنها فاسلینگ هەیەتی وەک هەمیشە داشکاندنێکی گەورە لە فاسلینگەوە بۆ بەشداربووانی ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی ئەپلیکیشنی فاسپەی دەتوانیت سودمەندبی لە داشکاندنی لە 125 لە کاتی پڕکردنەوەی کارتەکانی فاسلینگ پاکێجی مینی 1 گیگابایت ئینتەرنێت بەدەست بێنە تەنها بە 2500 دینار 2 گیگابایت تەنها بە 3750 دینار 4 گیگابایت تەنها بە 5000 دینار پاکێجی مەمناوەند کارتی 12000 15 گیگابایت کارتی 15000 30 گیگابایت کارتی 20000 6 گیگابایت پاکێجی بێسنوور دەتوانیت بێسنوور ئینتەرنێت بەکاربێنی بە کارتەکانی 29000 و 39000 و 69000 هەر ئێستا ئەپلیکیشنی فاسپەی دابەزێنە و هەژماری خۆت دروست بکە و تەنها بە پڕکردنەوەی کارت لە ڕێی ئەپلیکیشنی فاسپەی بەزە بۆ کڕینی پاکێجەکان ئەپلیکیشنی فاسپەی لە هەردوو سیستمی iOS و ئەندروید بەردەستە بۆ پڕکردنەوەی هەژماری فاسپەی سەردانی بنکەکانمان بکە یان کلیک لەسەر نزیکترین فرۆشیار بکە لەناو ئەپلیکیشنی فاسپەی دواتر نزیکترین فرۆشیار لەسەر نەخشەی فاسپەی هەڵبژێرە فاسلینگ تۆ خێراترینی